بەڕێزان سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بابەت داواکاری و بۆ زانیاری هەموو لایەکتان بەشێکمان لە ساڵی 2009 من حەو موچۆ ئیمتیازات وەردەگرن و مانگانە و پێشەکیش 7,500,000 وەرگرتووە. بەڵام ئەوانە بەشێکی زۆر کەم من نزیکەی 250 کەسن. 50 کەسن نزیکەی 1000 کەسمان تاوەکو ئێستا هیچ من حەو موچە و ئیمتیازێکمان وەرنەگرتووە و ئەو بەشەی کە موچەیان هەیە 10 ساڵە وەری دەگرن. هەمومان پێکەوە لە زیندانی نوگرە سەلمان و تۆبزاوا بووین. نازانین بە چ پێوەرێک جیاوازیەکی ئێجگار زۆر لە نێوان ئەنفالەکاندا کراوە و لە ساڵی 2013ەوە دوای پشتڕاستکردنەوەی ناوەکانمان پێناسی موچەمان بۆ کراوە. بەڵام لەبەر شەڕی داعش و قەیرانی ئابووری بەسەر حکومەتی هەرێمی کوردستان سەپێنرا ئێمە وەک زیندانیان نوگرە سەلمان و تۆبزاوە هیچ موچەیەکمان بۆ خەرج نەکراوە. بەڵام ئێستا نە شەڕی داعش ماوە نە قەیرانی ئابووری ماوە. بۆ بەبیرهێنانەوەی هەموو لایەکتان حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی کوردستان لە کابینەی پێشوو ئەمری پارچەزەوی دەرکردووە بە ژمارە 869 لە بەروای 12/2/2018 بۆ 5,609 ئەنفال کراو. 2 ساڵە نەزەویمان پێدراوە نەبوونیشی هەیە. حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان خەریکی چاکسازین. ئێمەش مافی خۆمانە کە داوای مافەکانی خۆمان بکەین. وەک هاوشێوەکانمان داوا لە هەموو لایەکتان دەکەین کە ئاوڕی جدیمان لێ بدەنەوە کە جیاوازی نەکرێ لەگەڵ هاوشێوەکانمان. ئەنفال هەر ئەنفالە و ئێمە لەبەر ئەوەی کورد بووین ئەنفال کراوین. بێژ ئەوە هیچ تاوانێکی ترمان نەبووە.